محەممەدەمین مامکەرینە سەرلەخەشی ئێمە بوو لە هێزەکەی مامجەلال بوو. حەمید ڕەشاش کەسایەتی و پێشمەرگەی دێرین و دۆستی نزیکی هەڤاڵ مامجەلال ماوەی چەند ڕۆژێکا تووشی ڕووداوی هاتوچۆ بووە. لەم ماوەیەدا بەشێکی زۆر لە چین و توێژەکانی هەرێمی کوردستان بەسەریان کردوتەوە. کابرایەک پاشە پاش کشاوە لێدام دەم و دەو بەوەش بوومەوە بەسەر سەر و چاومدا بەربوومەوە بەسەر ئەو هەردوو چۆکەمدا بەربوومەوە کەپوم شکا هەندێک برین و شت لە سەر چاوم پەیدا بوو عەرزت کەم ئەو قاسانەم زۆر عەزیەتی پێگەیشت. دوای لەگە کابرای چینە خەرسەخانەی ڕۆژاوا دەبێت ئیشعە مشعیان گرتین و تەداویان کردین و ئەلحەمدوللا من هیچ جێم نەشکا بوو. بەدڵێکی پڕحەسرەت با کۆمەڵێکی وا بۆ داهاتوو باز لە بیرەوەری و خەبات و تێکۆشانی هەڤاڵ مامجەلال دەکات و بابلیمەت و زیرەک و ڕابەر ناوی دەبات. لە هەڵەدن دەرچوین ئەو عەلی ڕەسوولە هاتە لای من ئەرێ گوت چارەکەم ناکەی گوتم برا چ لێ بکەم کە عەلی ڕەسوول کوڕە گوتی دەچمە هەر جێشی ناوکەنە پێشمەرگە گوتی هاتیمە ئەچوو شتێکم لێ بکەی وەڵام نیست یەکسەر بردمە لای مامجەلال گوتم برا مامەجان ئەوە عەلی ڕەسوولە دەیناسم پیاوی چاکە بەڵام حزبی نییە ها لە ڕێخستەکانی حزب نییە ئەوە سێ مانگە هاتیە دەرێ بیچە پێشمەرگە ئێستاش کەس زۆری ناگری ئەوە هاتیە بیچە پێشمەرگە دەگوتی لای خۆتی دانی ئەو عەلی ڕەسوولە ئەوەندە سوودەی هەبوو لەگە مامجەلالی ڕێکەچن هاتوچۆی مەخبەرەکەی دەکرد ئاخیری بەنامەی مامجەلالی و بە هاتوچۆی عەلی ڕەسوولی مەخبەرەکە خۆیان هینا یعنی خۆیان هەموو سەکەکانی خۆیان هینا هاتنە ناو شۆڕش ئەوە چاکەکەی عەلی ڕەسوولی و بوونە پێشمەرگەی عەلی ڕەسوولی و ئەوەش بنیمەتەکەی مامجەلالی. بەو تەمەنە و بەو ڕەوشی تەندروستەی کە هەیەی بیری لا یەکێتەکەیەتی و هیوا خوازە یەکێتەکەی ببێتەوە بە یەکێتەکەی جاران و ئەو یەکێتەی مامجەلال بناغەکەی بۆ دانا. سەرکردە ناتوانانی ملەتەکی هەر بژێری ملەتەکی دروستکە ملەت دەتوانێت سەرکردەی دروستکە. ئێستا ئێمە سەرکردەمان هەیە مامی دووەممان هەیە کاقوات با هەمومان پشتگیری بکەین با هەمومان ئاگامان لێبی ئەو پیاوە بۆنی سەرکردایەتی بۆنی مامجەلالی لێدێ هیوادارم جێگای مامجەلال بگریتەوە ئەوە هیوا ئاواتی منە. خودی سیاسی سێ کەس مامەستا ئیبراهیم ئەحمەد و مامەستا نوریشاوێرچی مامەستا عەلی عەبدوڵڵا. لە یەکێک لە چالاکیەکانی پێشمەرگا پێنج پێشمەرگا ناویان حەمید بووە بۆ ئەوەی لە یەکتر جیا بکرێنەوە. هەڤاڵ مامجەلال نازناوی بۆ داناون حەمید حوسێن تەها نازناوی حەمید ڕەشاشی پێبەخشی ئیتر لەو ڕۆژەوە بە حەمید ڕەشاش بانگ دەکرێت و دەناسرێتەوە. ئەوەندە سەر و سەربردەی کوردەواری و ڕووداوەکانی مێژوو ژیاننامەی کەسایەتی و سەرکردەکانی کوردی لایە ئەوەی دێت بۆ لای نایەوێت واز و ئەم دیوەخانە چۆڵ بکات هەمووان لە چاوەڕوانی ئەوەن کە مێژوێکی دیکە خود ڕووداوێکی دیکە لە زاری مام حەمید ڕەشاشەوە ببیستن. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.